بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، بۆ جارێکی تر سوپاس بۆ خوای پەروەردگار دەرفەتیدا کە بێمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی وانەی چوارەم لە خولی چلینەی قورئانی الأربعون القورئانیە، ئەو فەرمودانەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە هاتووە لە پەرتووکێک کە شێخ ئەحمەد دایناوە بە ناوی الأربعون القورئانیە. ئەوە بوو لە دەرسی سێهەم. 5 فەرمودەمان وەرگرت لە بەندی دووەم لە پەرتووکەکە. ئەم ڕۆژ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت 5 فەرمودەی تر لە فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە لە فەرمودەی 16ەمەوە دەستی پێ دەکات. فەرمودەی 16ەم ڕەوەشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ قورئاندا. عن قتادة رضي الله عنه عن زرارة أن سعد بن هشام بن عامر رضي الله عنه قال: يا أم المؤمنين أنبئيني عن خلق رسول الله صلى الله عليه وسلم. قالت: ألست تقرأ القرآن؟ قلت: بلى. قالت: فإن خلق رسول الله صلى الله عليه وسلم كان القرآن. رواه مسلم. لم فەرمودەیە کە قەتادە دەگێڕێتەوە لە زورارەوە کە سەعدی کوڕی هیشام کوڕی عامر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ بە دایکی ئیماندارانم فەرموو کە عایشەیە ڕەضی الله عنها دەربارەی ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویش لە وەڵامدا فەرمووی: ئایا تۆ قورئان ناخوێنیتەوە؟ لە وەڵامدا فەرمووی: بەڵێ. پاشان دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێی فەرموو: فإن خلق رسول الله صلى الله عليه وسلم كان القرآن. واتە ڕەوشتی پێغەمبەر صلى الله عليه وسلم بریتی بووە لە قورئان. مانای ئەم فەرمودەیە چییە ئازیزانم؟ مانای ئەم فەرمودەیە ئەوە ئەگەێنێ کەوا ڕەوشتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بریتی بووە لە ئەخلاقەکانی قورئان، بریتی بووە لەو فەرمانەی خوای پەروەردگار کەوا لە قورئانەکەیە داوێتی دەربارەی هەموو ڕەوشتێکی جوان، دەربارەی هەموو کردەوەیەکی چاک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ئەخلاق و ڕەوشت و ئاکاری بووە و هەروەها دووریش بووە لە هەموو ڕەوشتێکی خراپ. هەر قورئان ئەگەر ببینن، تەماشای بکەن، بیخوێننەوە، ورد ببنەوە لێی، بۆتان دەردەکەوێت ئەو هەموو ئەخلاقە جوانەی تایە و هەروەها ئەو ڕێگریانەی کەوا قورئان کردوێتی لە هەموو ئەخلاقێکی ناشرین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوور بووەتەوە لێی، بەڵکو ئەو ئەخلاقە جوانانەی بووەتە سەجیە، بووەتە خویەک کەوا وەکو چۆن بڵێ قورئانێکە لەسەر زەویا و تەطبیق دەکرێت و جێبەجێ دەکرێت. ئەوە ئەخلاقی پێغەمبەری خۆشەویستمان بووە صلی الله عليه وسلم. بەشایەتی رب العالمین: وإنك لعلى خلق عظيم. بەڕاستی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەر ڕەوشتێکی زۆر بەرز بووە، زۆر مەزن بووە. بۆیە خۆشەویستان ئەبێ ئێمە ئیقتیدا بەو پێغەمبەری خۆشەویستەوە بکەین صلی الله عليه وسلم لە ئاکارەکانیان، لە ئەخلاقەکانیان، چونکە ئەخلاقی ئەو ئەخلاقی قورئان بووە. بەتایبەت ئەوانەی کەوا هاوڵی قورئانن، بەتایبەت ئەوانەی کەوا قورئان خوێنن، ئەبێ ڕەوشتیان بەو شێوە بێکەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەسەری بووە. ئەلەو فەرمودەیە زۆر زۆر شتمان بۆ دەردەکەوێت. واتە ئێمەی موسڵمان ئەبێ ئاگامان لە ڕەوشتەکانمان بێ، ئاگامان لە ئەخلاقەکانمان بێت،
بۆ ئەوەی وەکو قورئان فەرمانی پێکردوین بەو شێوە بجوولەینەوە. ئەگینا پێچاوانەکەی لە ئەهلی قورئان نابین، ئەخلاقمان ئەخلاقی قورئان نابێت. ئازیزانم، پرسیارێک دەکرێت هەندێک جار لە ماجالیسەکانە دەوترێت باشە بۆچی ڕۆژ ئاوایەکان هەندێک ئەخلاقیان هەیە لە ئەخلاقی موسڵمانان جوانتر و باشترە؟ لە وەڵامدا دەڵێن ئەو ئەخلاقانەی ئەوان کەوا لەسەرین بەڕەهایی نییە، بەڵام هەندێک ئەخلاقیان هەیە ئەو ئەخلاقانە ئەسڵەن ئێمە فەرمانمان پێکراوەکو موسڵمان جێبەجێ بکەین. کاتێک ئێمە پابند نابین بەو ئەخلاقە جوانانەی کەوا لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم، بۆیە ئەوان پێش دەکەون، ئێمەش پاش دەکەوین. جا بۆیە ئێمە ئەسڵەن دەبێت خاوەن ئەخلاقی جوان بین، خاوەن ڕەوشتی جوان بین، خاوەن ئەو ئەخلاقانە بین کەوا لە قورئانە هاتووە بۆمان، دوور بکەینەوە لە هەموو ئەخلاقێکی ناشرین. ئێمە کێشەمان ئەوەیە موسڵمانانی خۆشەویست، ئەو ئاەتانی کەوا گوێبیستی دەبین، باسی ئەخلاقی جوان دەکات، باشیش دەیزانین، بەڵام کاتێک لە ئەنجامی تەطبیقکردنیە سێرەکەین بەو شێوەیە تەطبیقی ناکەن کە خوای پەروەردگار پێی خۆشە و پێغەمبەری خۆشەویستمان پێی خۆشە صلی الله عليه وسلم. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین و هەندێک نمونە بێنینەوە، لە قورئانە چەندەها ئاەت هاتووە دەربارەی صدق و ڕازگۆیی. تەماشا ئەکەین ئەوەی کەوا ئەهلی قورئان بێت، ئەو ڕەوشتە جوانە جێبەجێ دەکات لە خۆیان، لە ناو کۆمەلگا دیارە. هەر بۆیە شتێکە یعنی فطریە، بەڵام کە ئینسان شوێنکەوتووی شەیطان دەبێ، فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێ ناکا، دەڕوا دژی ڕازگۆیی چی دەکات؟ درۆ دەکات. درۆ ئێمە نەهیمان لێکراوە کەوا نەیکەین، صفەتێکی خراپە. باشە بۆچی درۆ دەکەین؟ باشە بۆچی غەیبەت دەکەین؟ بۆچی بوهتان دەکەین؟ بۆچی عەزیەتی موسڵمانان دەدەین؟ ئەمانە هەمووی خۆڕەوشتی ناشرینن. بۆچی دەیکەین؟ لەبەر ئەوەی ئێمە لە مەسەلەی تەطبیقکردنی فەرمانەکانی خوا و فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەم تەرخەمین، وەکو خۆی جێبەجێی ناکەین. جا بۆیە هەندێک جار تعجب دەکەین و سەرسام دەبین بە ئەخلاقی ڕۆژئاوایەکان. ئەڵێن ئەوان بزانن چۆن ڕێز لە کاتی خۆیان دەگرن، چۆن ڕێز لە یاسای خۆیان دەگرن. هیچ یاسایەک نییە لەسەر زەویە وەکو ئاەتەکانی خوای پەروەردگار بێت و وەکو سونەتەکانی پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم. چونکە هودایە، نورە، ڕۆشناییە، ڕووناکیە. ئەوە خوای پەروەردگار پێمان دەفەرمێت ئەو قورئانە بەو شێوەیە. اینجا خوای پەروەردگار پێمان دەفەرمێت کەوا ئەو قورئانە هەر کەسێک شۆن کەوتوو بی قەت گومڕا نابێت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر ئێوە پابند بن بە قورئان و سونەتەوە و جێبەجێی بکەن قەت گومڕا نابن. ئەوە فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەی باشە بۆچی ئیسە موسڵمانان گومڕان؟ بۆچی موسڵمانان ئیسە زەلیلن؟ لەبەر ئەوەی پابند نین بە قورئان و سونەتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. اینجا بۆیە دەڵێن دەگەڕێینەوە خوڵوقی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتی بووە لە قورئان. ئەبێ ئێمەش خۆڕەوشت و ئاکارمان وەکو قورئان بێت، وەکو خۆڕەوشتی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. لە ڕیوایەتێکی ترە سعدی کوڕی هیشام کوڕی عامر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێت أتيت عائشة رضي الله عنها فقلت يا أم المؤمنين أخبريني بخلق رسول الله صلى الله عليه وسلم. قالت كان خلقه القرآن. أما تقرأ القرآن؟ قول الله عز وجل وإنك لعلى خلق عظيم. رواه أحمد وهو حديث صحيح. أود باري دكاتوا كوا روشت آكاري بغمري خوشويسمان صلى الله عليه وسلم بريتيبوا لا قورئان. دەچینە خزمەت فەرموودەی حەڤدەیەم، دروستیەتی خوێندنەوەی قورئان بەسەر وڵاخەوە و دروستیەتی جوانکاری لە خوێندنەوەیدا. عن عبد الله بن مغفل
المزني رضي الله عنه قال: رأيت رسول الله صلى الله عليه وسلم يوم فتح مكة وهو على ناقة يقرأ بسورة الفتح وهو يرجع. رواه البخاري ومسلم وأبو داود واللفظ له وغيرهم. لم فرموديا عبد الله كري مغفل المزني رضا ورحمتي خوای لێبێ دەڵێ پێغەمبەری خۆشەویستمان بینی صلى الله عليه وسلم يوم فتح مكة ئەو کاتەی کەوا فتحی مەکە کرا. پێغەمبەر عليه الصلاة والسلام لەسەر وشترەکەی بوو. لەو کاتەدا چی دەکرد پێغەمبەر عليه الصلاة والسلام؟ يقرأ بسورة الفتح وهو يرجع. ئەلەم فەرمودەیە ئەوەمان بۆ دەردەکەوێتەوە عەبدوڵڵای کوڕی مغەفەلی الموزەنی دەیگێڕێتەوە بۆمان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەدا خەریکی قورئان خوێندن بووە و بەچی شێوەیەکیش قورئانی خوێندووە. وهو يرجع. تەرجیع چییە خۆشەویستانم؟ تەرجیع بریتیە لە جوانکاری و بە شێوەیەکی ڕازاندنەوە و بە شێوەیەکی باشتر قورئان بخوێنیتەوە، بە تەرتیل قورئان بخوێنیتەوە، بە شێوەیەک بێکەوە ئەوەی کە گوێی لێ دەگرێ حەز دەکا هەر گوێی لێ بگرێ، چونکە بەو شێوە جوانە لەو دەمە مبارەکەی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەرچووە. ئەوە مانای تەرجیعە. اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک لە سەر هوشترەکەی بووە ئەلەو کاتەدا خەریکی قورئان خوێندن بووە. شڕاحی حەدیث دەڵێن کاتێک تەرجیعی کردووە بۆ شێوە قورئانی خوێندووەتەوە ئەوە ممکینە لەبەر ئەوە بێکەوە حوشترەکە کە ڕۆشتووە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوەیە ئاەتەکان لە دەمی دەرچووە. بەڵام ئەسوەبتر و ئەقرەبتر بۆ ڕاستتر ئەوەیەکەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەقی مەدەکانی دا و بە جوانترین شێوە قورئانی خوێندووەتەوە و سوورەتی فەتحی خوێندووەتەوە. اینجا ئازیزانم ئەوەمان بۆ دەردەکەوێت لەو فەرموودەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئینسان لە هەر کاتێکا بوو لە هەر شوێنێکا بوو دەتوانێت قورئان بخوێنێتەوە و مەشغوڵ بێ و بە قورئان خوێندنەوە، چونکە باشترین ذیکرە ئەلا بذیکر الله تطمئن القلوب. ئەوە شتێکی زۆر زۆر چاکە. اینجا ئەوەش قیاس دەکرێت کە ئینسانی موسڵمان کاتێک دەتوانێت لە ناو سیارەش بێ، ئەگەر سایقیش نەبێ لە تەنش سایقەکەەوە دانیشت بێ، ئەو کاتەش دەتوانێت چیە؟ قورئان بخوێنێتەوە، موسحەفەکە بکاتەوە قورئان بخوێنێ. ئەمڕۆژ ئاسانکاری کراوە، دەتوانێت لە ڕێگەی موبایلەکەیەوە قورئانی پیرۆز بخوێنێ. اینجا هەر کاتێکیش کەوا ڕێگە پێدراو بێ و دەلیلێک نەبێت لەسەری ئەوەی کەوا لەو شوێنە یان لەو کاتە قورئان بخوێنێتەوە، ئەوە بۆی ڕەوایە لە هەر شوێن و کاتێکەوە قورئان بخوێنێتەوە و خۆی مەشغوڵکە. اینجا بۆیە خۆشەویستانم ئەبێ ئێمە کاتەکانمان بزانین بە چی ئیستیغلال دەکەین، بە چی پڕ دەکەینەوە بۆ ئەوەی ئەجر و پاداشمان هەبێ. تێبینیەکیش ئەمەوێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بڵێم کە کاتێک ئینسان کارمەندە لە شوێنێکە ئیشی خەڵکی لەلایە، ئەوە باشتر وایە، واجبتر وایە کەوا خەریکی ئیشی خەڵکی بێت، ئیشی خەڵکی جێبەجێ بکە، نەکوا بڕوا خەریکی قورئان خوێندن بێتەوە. بگرە ئێستا لەوە خراپتر کە بڵێن قورئان خوێندن شتێکی چاکە، ئێماڵین ئیشی خەڵکی ئەولاترە لە قورئان خوێندنەکە، چونکە ئەوە واجبە لەسەری ئەو کارمەندە لەوێ، موظفە لەوێ، ئەبێ و ئیشە بکات. بەڵام ئێستا خەڵکێک هەیە نەکو ئیشی خەڵکی ڕاناپەڕێنن، بەڵکو مەشغوڵەوە بە تەلیفۆنەوە بە مۆبایلەکەیەوە قسە دەکات، یان بە شتێک جەریدەیە گۆڤارێک دەخوێنێتەوە، یان لەگەڵ برادێکی قسە دەکات و خەڵکیش سرەی گردووە. ئەوە نابێت ئازیزانم، بەڕاستی ئەوە خۆڕەوشتێکی جوان نییە. اینجا چ جای ئەوەش ئەگەر بۆ عیبادەتیش بێ ئەبێ کاتێک ئەگەر کاتی نوێژەکانیش بێ ئینسان بڕوا نوێژەکانی بکات و بگەڕێتەوە خەریکی ئیشی خەڵکی بێت. بەڵام ئەگەر هات و کاتی هەبوو ئیشی خەڵکیشی لە بەردەستان نەبوو، ئەو کاتە دەتوانێت ئەو کاتی کە فەراغی هەیە خەریکی قورئان خوێندن بێ.
یان لە دوای دەوامکەوە تەواو دەبێتەوە دەگەڕێتەوە ماڵەوە کاتێکی هەبێتکەوە قورئان بخوێنێتەوە. اینجا کاتێک دەڕوا بۆ دەوامیش ئەلحەمدولیلا ئێستا چەنەها کەناڵ هەیە، چەنەها ڕادیۆ و ئیزاعای هەیە کە لە ڕێگەی سەیارەکان و ئۆتۆمبیلەکانەوە دەتوانی گوێبیستی قورئان بیت. ئەوەش نیعمەتێکی خوای پەروەردگارە. ئەوەی کەوا گرنگ بێ ئازیزانم چییە؟ ئیستیغلالکردنی وەختەکانمانە بە تاعەتی خوای پەروەردگار. دەچینە خزمەت فەرموودەی هەژدەیەم، ڕێگریکردن لە هەڵگرتنی قورئان لە کاتی سەفەرکردندا بۆ وڵاتی بێباوەڕان و دوژمن ئەگەر مەترسی ئەوە هەبوو بکەوێتە دەستیان و ئیهانەی بکەن. عن عبد الله بن عمر رضي الله عنهما قال: نهى رسول الله صلى الله عليه وسلم أن يسافر بالقرآن إلى أرض العدو، متفق عليه. وفي الرواية لمسلم عن عبد الله بن عمر رضي الله عنهما قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: لا تسافروا بالقرآن فإني لا آمن أن يناله العدو. لم فرمودي عبد الله كري عمر رضا ورحمتي خوا لخو لبابي بيت دفرمي پیغمبري خوا صلى الله عليه وسلم ريگري ليكردوين و نهي ليكردوين كوا سفر بكين بقرآن واتا قرآن أو قرآني كوا مكتوبة نسراوة واتا مصحف بو زوي دجمن يعني بو ولاتي دجمنان. للروايتكي مسلمي شا عبد الله كري عمر رضا ورحمتي خواي قورا لخوي وبابي بيد دفرمي بيغمر عليه الصلاة والسلام فرمويتي: لا تسافروا بالقرآن فإني لا آمن أن يناله العدو. جا خوش يستان اگر دقتي او فرموديه بدين بيغمري خوا صلى الله عليه وسلم علتكي بومان دياري كردوا بو مصحف لقل خومان نبين بو ولاتي كافران لو سردما بو نهي كردوا صلى الله عليه وسلم لبر اوي اهانه بقرآن نكريت، استهزاء بقرآن نكريت، تعدال قرآن نكريت، ئەوە علەتەکە و سەبەبەکە و هۆکارەکە بووە کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگری کردووە کە موسحەف ببرێ بۆ ئەوێ ئەگەر بزانرێت کەوا ئیهانە بە قورئان دەکرێت ئەو کاتە حرامە ئینسانی موسڵمان موسحەف لەگەڵ خۆی ببە بۆ وڵاتی بێباوەڕان بە تایبەت ئەوانەی کەوا ڕێزی قورئان ناگرن. بەڵام ئەگەر ئەمڕۆ تەماشا بکەی لەگەڵ ئەو وڵاتانەی کەوا پەیمان و مەواثیقێک هەیە بۆ ڕێزگرتن لە کتوبە ئاسمانەکان، ئەوە ئێستا تەماشای ڕۆژئاوا بکەین چەنەها سەنتەری ئیسلامی لەوێ هەیە و چەنەها مەساحف طەبع کرا و چاپ کرا و نێندراوە بۆ ئەوێ موسڵمانان لەوێ سوپاس بۆ خوا چەنەها باڕ و دیسکۆیان کردووە بە مزگەوت لەوێ قورئان دەخوێننەوە و لە خزمەت قورئاندان و وا قورئان لەبەر دەکەن. ئەو عیلەتە نەماوە، بەڵام لە هەر کاتێکە ئەو عیلەتە هەبوو کەوا ڕێز نەگیرێت لە قورئان و ئیهانە بکرێت و بیدڕێن و ئەوە ئەو کاتە ئینسانی موسڵمان ئەبێ وریابێ قورئانەکە نەکاتە نەبات بۆ ئەوێ نەکو ئیهانەی بکەن. جا خۆشەویستانم، ئەمە ڕێگریکردنی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کەوا ئێمە چییە؟ ئەبێ ڕێز لە قورئان بگرین، قورئان مەکانەتێکی باشی بۆ دانین، ئەوە لە دڵەکانمانە جێگیری بکەین. ئینجا دوای ئەوەش ئەو موسحەفانەی کەوا لە بەردەستایە ئیهانەی نەکەین، فڕەی نەدەین لە بەردەست لە شوێنێکە کەوا گونجاو نییە بۆی، ئەوەش نەگەێنێکەوە ئێمە قورئانێک وەکو جاران ئەیان کردە ناو پارچێکی سەوزەوە و لە ڕەفێکا دایاندەنا بۆ بەس بۆ تەبەڕوک. ئەی کاکە بۆ تەبەڕوکەکەی لەوەدایەکەوە تۆ بیخوێنیتەوە و ئیشی پێکەی، ئەو کاتە قورئان مبارەکە، ئەو کاتە تۆ ڕاستە ڕێزی لێ دەگریت، بەڵام ڕێزگرتنە ئەساسەکە ئەوەتانێکەوە ئیشی پێ بکەیت بیخوێنیتەوە
اینجا نابێت ئێمە کاتێک بۆ نمونە لە شوێنێکی موسحەفەکانیش لەسەر ئەو تەختانە دانراوە پێمان درێژکەین و بێڕێزی بکەین بەرامبەر قورئان. ئەبێ قورئانەکان بە جوانترین شێوە ڕێزی لێ بگرین. ئەگەر لاپەڕێکی دڕاب و چاکی بکەین لە مزگەوتەکانە ئەزانین قورئانێک کەوا کەڵکی نەماوە ئەو شوێنانە ئاگادارکەنەوە کەوا ئەحتیمام و گرنگی دەدەن بە قورئان بۆ ئەوەی چاکیکەنەوە یان چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. ئەوە صفەتی ئینسانی مسلمانە لەگەڵ ئەو قورئانە کەوا کەلامی ڕەب العالەمینە. جا بۆیە خۆشەویستانم ئەبێ ئێمە زۆر زۆر ڕێز لە قورئانی پیرۆز بگرین. دەچینە خزمەت فەرموودەی 19ەم. ئەو کەسە چی بکات کە لە کاتی قورئان خوێندن لێی تێک دەچوو بەهۆی خەوەوە. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إذا قام أحدكم من الليل فاستعجم القرآن على لسانه فلم يدري ما يقول فليضطجع. رواه مسلم واللفظ له وأحمد وأبو داود وابن ماجه والنسائي وغيرهم. لم فرموديا أبو هريرة رضا ورحمة خوای لێ بێ دەڵێ پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی: إذا قام أحدكم من الليل. واتە ئەگەر یەکێک لە ئێوە ئەی مسلمانان لە شەوە هەستا بۆ شەو نوێشکردن. بەڕاستی شەو نوێشکردن عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لەو سیفاتانەی کەوا بەردەوام بۆ لەسەری بریتی بووە لە چی؟ لە هەڵسان بۆ شەو نوێشکردن. عەبدێک بووە کە خوای پەروەردگار لە گوناحەکانی پێش و پاش خۆش بووە. عائیشە ئیگەڕێتەوە بۆمان خوای گەورە لێ ڕازی بێکەوە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم هەڵەسا شەو نوێژی دەکرد هەتا پێکانی شەقشەق دەبوو، ئەوەندە دەوەستا و دەپاڕایەوە و قورئانی دەخوێندەوە. ئەوە دەگەێنێکەوە ئەو عیبادەتە نابێت تەرک بکرێت. بە گوێرەی توانە بتوانین بەردەوام بین لەسەری لە ڕۆژێکە لە هەفتەیەکە ئەو عیبادەتانە ئەنجام بدەین کەوا عیبادەتێکە دوورە لە ڕیاءەوە، ئیلا ئەو کەسەی مەگەر خۆی باسی بکا و بڵێ من ئەم شەو هەساوم بۆ شەو نوێژ. ئەگینا بەینی خۆت و خوای پەروەردگارە. زۆربەی خەڵک زۆربەی ینی ئەندامانی خێزانەکەت نووسون تۆ لەو کاتە هەڵەسی لە درەنگەی شەودا سەعاتێک نیو سەعات 10 دەقە مناجات دەکەی لەگەڵ ڕەب العالەمین، شەو نوێژ دەکەی. ئەو عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە. ئینجا دوعا بکە بپاڕێرەوە خوای پەروەردگاریش بۆ ئەوەی وەڵامی دوعاکانت بداتەوە. لەو کاتە چونکە کە ئینسان هەڵدەستێت ممکنە چاوی بەخەوە بێ، بە شێوازێک بێکەوە زۆر وشیار نەبووە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاگادارمان دەکاتەوە، دەڵێت: فاستعجم القورآن على لسانه. هەر کاتێک لە شەو نوێژا و تۆ قورئانت خوێندەوە، چ لە نوێژا بێت یان هەڵەسی کە بەس قورئان دەخوێنیتەوە، ئەگەر هات و قورئانەکە گران بوو لەسەر زمانت نەدەتوانی بە جوانترین شێوە بیخوێنیتەوە یان لێی تێ نەدەگەیشتی کەوا قورئانت دەخوێندەوە و ئاەتەکانت دەخوێندەوە، فەلەم یەدری ما یەقول، نازانی کەوا چی دەڵێیت، ینی هەندێک جار هەڵە دەکەی لە خوێندنەوەی قورئانەکە. ئەوە چارەسەر چییە؟ پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم پێمان دەڵێ: فەلیەضطەجع، واتە با ڕاکشێت، با ئیسراحەت بکات. چونکە ئەو قورئانە بۆەوە ناتوە بەس تو هەروە بیخوێنیتەوە و لێی تێنەگەی. هەندێک جار ممکنە ئاەتەکان بە هەڵە بخوێنیتەوە، ئەوە باش نییە. باشتر وایە کەوا ئینسان لە کاتی تواناییدا لە کاتی نەشاڵیدا عیبادەتی خوای پەروەردگار بکە. و بەتایبەت لەگەڵ قورئانە وەکو باسمان کرد لە دەرسەکانی پێشوو، ئەبێ ئێمە بزانین کەوا ئاەتەکان دەخوێنینەوە مەبەست لە ئاەتەکان چییە، تێ بگەین لە ئاەتەکان، تەدەبوری ئاەتەکان بکەیت بۆ ئەوەی
بە جوانترین شێوە مناجات لەگەڵ رب العالمین بکەین. ئەگەینە ئەو ئاەتانی کەوا باسی ڕەحمەت دەکا دوعا بکەین، ئەگەینە ئەو ئاەتانی کەوا باسی عەزاب دەکا پەنا بگرین بەخوای پەروەردگار بۆی ڕزگارمان کا لە سزا و لە عەزابی جەهەنەم. و هەروەها ئەگەر ئەو ئاەتانی باسی گەورەی خوای پەروەردگار دەکا بۆ ئەوەی بزانین لێمان تێک نەچێ بەهۆی خەوەکەوە. اینجا بۆیە ئازیزانم بەو شێوەیە ئێمە لەگەڵ قورئانە بین، بەو شێوەیەش لەگەڵ قورئانە بخوێنینەوە و هەر کاتێکیش بێتاقەت بووین ئەوە دەتوانین ئیسراحەت بکەین، دەتوانین چونکە ئینسان ئەگەر هات و خەوەکەشی بەو شێوە بوو لە نێوان عیبادەت و خەو عیبادەت و کە ڕەوشتی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم، ئەو خەوەش دەبێتە عیبادەت، ئەو خەوەش دەبێتە عیبادەت. ئینسان پێویستی بە تاقە هەیە، پێویستی بە وزە هەیە، ئەو خەوە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار کە بە ئێمەی بەخشیوە. چەنەها کەس هەیە سێرەکەی نەخۆشن ناتوان بخەون بزانن چی حاڵێکیان هەیە. بۆیە ئێمە ئەگەر هات و خەریکی عیبادەتیش بووین بەڵام زانیمان عیبادەتەکەمان لێ تێک دەچێ، نوێژەکەمان لێ تێک دەچێ، نەزانین 2 ڕکعاتمان کردووە، 3 ڕکعاتمان کردووە، 4 ڕکعاتمان کردووە بەهۆی خەوەکەوە، ئەوە باشتر وایە واز لەو عیبادەتە بێنین، بین ئیسراحەت بکەین و بخەوین، پاشان کە هەڵەسینەوە بە وزە و تاقەیەکی باشتر هەڵدەسینەوە عیبادەتەکە ئەنجام دەدەین. دەچینە خزمەت فەرموودەی 20ەم، وتەی مامۆستای قورئان بۆ قوتابی قورئان خوێن ئەوەندەت بەسە. حسبك. عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال: قال لي النبي صلى الله عليه وسلم: اقرأ علي. قلت: يا رسول الله، أقرأ عليك وعليك أنزل؟ قال: نعم. فقرأت سورة النساء حتى أتيت إلى هذه الآية: فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. سورة النساء. قال: حسبك الآن، حسبك الآن. فالتفت إليه فإذا عيناه تذرفان. رواه البخاري. خۆشەویستان، ئەم فەرموودەی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم پێی فەرمووم قورئانم بەسەردا بخوێنەوە. بێگومان ئێمە لە فەرموودەی دەیەمدا ئەم فەرموودەیەمان خوێندەوە و بە جوانترین شێوەش ڕوونمان کردەوە، بەڵام ئێستش هەر وەکو بۆ یادخستنەوە و حکمێکی تایە بۆ ئێوەی خۆشەویست و ئازیز باسی دەکەم. قلت: يا رسول الله، أقرأ عليك وعليك أنزل؟ قال: نعم. يا رسول الله، أي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قورئان بەسەر تۆ بخوێنمەوە و بەسەر تۆشا دابەزیوە؟ فەرمووی: بەڵێ. فقرأت سورة النساء. اینجا ئەوەشمان بۆ دەردەکەوێت ناوی سوورەتەکەی هێناوە عەبدوڵڵای کوڕی مەسعود هەتا گەشتمە ئەو ئاەتە: فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. لێرەدا پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم کە گوێبیستی عەبدوڵڵای کوڕی مەسعود بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی: حسبك الآن. تا ئەم ئەندازەیە بەسە، تا ئێرە بەسە. حسبك الآن. ئەمە وتەی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم. جا ئەم حکمە و ئەم ئەدەبەمان بۆ دەردەکەوێت کاتێک برایەکمان قورئان دەخوێنێتەوە، ئەگەر هات و پێویستی کرد ڕایگرین پێی بڵێن حسبك الآن، تا ئەم ئەندازەیە بەسە. اینجا وەکو تەطبیقکردنی ئەم فەرموودەیەش وا باشە ئێمە هەندێ جار بەتایبەت ئەو کەسانی کەوا خوای پەروەردگار نیعمەتی دەنگخۆشی لەگەڵتا کردوون پێیان بڵێن هەندێ ئاەتمان بۆ بخوێنن، هەندێ ئاەت بەسەرمانە بخوێنەوە، ئێمەش گوێبیستی ئەو ئاەتانە دەبین. اینجا ئەگەر هات و بۆ نمونە مامۆستایەک لە وتارە دەرس دەڵێتەوە، دەرسێکی ئەتیادیە لە مزگەوتیان لە جێگایەکە، بە تەڵەبەیەکی دەڵێت قورئان بخوێنەوە، کە قورئانەکەی خوێندەوە
پێویست کراکەوە بوو وەستێت شەرحی ئەو ئاەتانە بکات دەتوانێت بەو قوتابەی بڵێ حەسبوکە الآن تا ئەم ئەندازەیە بەسە. ئەمە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بەو شێوەی کردووە لەگەڵ کێ؟ لەگەڵ عەبدوڵڵای کوڕی مەسعود کەوا قورئانی خوێندووەتەوە بەسەریا. خۆشەویستان و ئازیزانمان، ئەمە 5 فەرموودە بوو لە فەرموودەکانی کتێبی الأربعون القورئانیە واتە چلینەی قورئانی لە بەندی دووەمی پەرتووکەکە. ئێستا دەڕۆینە سەر چۆن ئێمە بتوانین ئیش بەم فەرموودانە بکەین لە چەند خاڵێکە دێمە خزمەت ئێوەی بەڕێز. بەنسبەت فەرموودەی 16ەمەوە کە باسی ڕەوشتی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، ئینسان دوعا بکات کەوا خوای پەروەردگار ئەخلاقی جوانی پێبەخشێت. ئەمڕۆ بەڕاستی ئەزمەی ئەخلاقە. ئینسان ممکنە ئیشی چاکە بکات بەڵام سێرەکەی لە لایەکی ترەوە جنێو دەدا، قسەی خراپ دەکات، بوهتان دەکات. ئەمانە وای لێ دەکات لە ئاخیرا مفلیس بێت، مایە پوچ بێت، هیچی نەمێنێتەوە لە ڕۆژی قیامەتە. اینجا بۆیە ئێمە دوعا بکەین دائیمەن کە خوای پەروەردگار ڕێنموویمان بکات بۆچی؟ بۆ باشترین ئەخلاق، وەکو لە فەرموداتوە لە دوعاکان اللهم اهدني لأحسن الأخلاق. ئەوە زۆر زۆر مهمە، گرنگە کەوا دوعا بکەیتەوە خوای پەروەردگار باشترین و چاکترین ئەخلاقت پێ ببەخشێت. هەروەها بڕۆین تەفسیری ئەو ئاەتەش بخوێنینەوە کەوا لە فەرموودەکە هاتووە کە خوای پەروەردگار باسی ڕەوشتی پێغەمبەرمان بۆ دەکات صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم. اینجا تۆ بتوانە ئەو کاتێک قورئان دەخوێنیتەوە یان گوێبیستی قورئان دەبیت لە ڕادیۆ بێ یان لە مۆبایلەکەت دەبێ، باسی ڕەوشتێکی جوان دەکات، ئەو ڕۆژە ئەو ڕەوشتە جوانە لە خۆتە بەدی بکە و تەطبیقی بکە و جێبەجێی بکە، بزانە چی لەزەتێکی هەیە. قورئان بە تەئەدوبەوە بخوێنین، ورد ببینەوە لە ئاەتەکانی قورئان، و هەروەها هەوڵی ئەوەش بدەین کەوا خەڵکانی تریش بێن قورئان بخوێننەوە و ورد ببنەوە لە قورئانی پیرۆز. اینجا بڕۆین هەندێک لە ئەخلاقەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شارەزا ببین و جێبەجێی بکەین. ڕۆژانە ئەگەر ئێمە بێت و ڕەوشتێک جێبەجێ بکەین، ساڵێک ئەکا 300 و ئەوەندە ئەخلاقی جوان لە خۆمانە جێبەجێی دەکەین. یعنی ئینسان وای لێ دەبێت کەوا ڕەوشتێکی زۆر زۆر بەرزی هەبێ، اینجا ئەوەش سوود دەگەێنێ بە خۆی و بە خێزانی و بە کۆمەڵگەکەشی. چونکە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە قورئان بووە بەڕاستی لە بواری حکومداری و لە بواری دەوڵەتداری و سیاسەت و اینجا لە کاتی جەنگا و اینجا لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ دیلەکانە، اینجا دوای ئەوە چۆنێتی بەڕێوەبردننی وڵات، اینجا لەگەڵ هاوڵاتیان چۆن بووە، ئەمە هەمووی بەپێی ئەخلاقی قورئان مامەڵەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەروەها مامەڵەکردنی لەگەڵ خێزانەکانیە ئەخلاقی قورئانی بووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. بەو شێوە کۆمەڵگەم بەختەوەر دەبێ، ئاسوودە دەبێت، نەکو پێچەوانەی ئەوەوە کەوا کۆمەڵگە گیرۆدەی بێ ئەخلاقی و بێڕەوشتی و ئەو شتە پیسانە بکەی خوای گەورە پەنامان بدات. ئەو فەرموودانە دەرسوانەی زۆر زۆری تایە. اینجا وەکو باسمان کرد خۆشەویستمان، هەر لە فەرموودەکەی 17میش ئینسان بتوانێت لە هەرچی کاتێک بۆی گونجاکەوە قورئان بخوێنێتەوە، بە تایبەت کاتێک ئەڕوا بۆ دەوام بۆ ئیشێک، کاتی فەراغی هەیە، ئەوە مەشغوڵ بێ بە قورئانەوە چونکە کەلامی ڕەب العالەمینە. اینجا بە جوانترین شێوەش قورئان بخوێنێتەوە. ئەوە ئینشاءڵڵا لە فەرموودەیەکی تایبەت هاتووە کەوا چۆن قورئان بخوێنینەوە، چۆن دەنگمان خۆش بکەین بە قورئان خوێندنەوە. اینجا دوای ئەوەش ڕێز لە قورئان و مصحەفەکە بگرین، ئەو مصحەفەی کەوا لە بەردەستمانە ڕێزی لێ بگرین، لە شوێنی تایبەتە داینین، کاتێکەوە قورئان دەخوێنینەوە کە تەواو بووین لە شوێنێکی تایبەتە داینین، لە بەردەستی منداڵە نەبێ، نەکو ئەوەی منداڵ بیدڕێنێ یان بە قەڵەم لەسەری بنووسێ، ئەبێ بەڕاستی ئێمە ڕێز لە قورئان بگرین بە جوانترین
شێوە. اینجا هەر کەسێکیش دەتوانێت بۆ مزگەوتەکان بۆ ئەو دەستگانەی کەوا قورئان فێر دەکەن بۆ منداڵەکانی ئەم میلەتە دەتوانن شوێنی جوان و ڕێک و پێک بۆ قورئان دروستکەن و بیکەنە دیاری بۆیان و ئەوە ئەجر و پاداشتێکشی هەیە. اینجا ئەو مصحەفانەی کەوا هەندێک دڕاوە یان بەکار هێنراوە زۆر زۆر ئەوە بووە دەتوانن لیجنەیەک یان دەستگایەک یان شوێنێکی تایبەت هەڵسێ بە چاکردنی ئەو قورئانانە و چارەسەرکردنی ئەو قورئانانە. دەتوانین لە ڕێگەی مۆبایلەوە ئێمە ئینسان کەوا قورئان بخوێنێتەوە مۆبایلە نیعمەتێکە ئەگەر بۆ ئیشی چاکە بەکاری بێنین ئەگینا ئەگەر بۆ ئیشی چاکە و بۆ عیبادەت و تاعەت و هەر شتێکەوە سوودی مرۆڤایەتی تیابێ بۆ ئەو بەکارینێنین ئەبێتە قوربەسەری بۆ ئەو کەسەی کەوا ئەو مۆبایلانەی بەدەستەوە بۆ ئیشی چاکە بەکاری نان بە پێچەوانەوە بۆ ئیشی خراپە و بۆ بەدڕەوەشتی خواپەنامامدا بەکاری دێنن. اینجا دەتوانین تۆ ڕیسالەیەک و نامەیەک بنێری لە ڕێگەی مۆبایلەکەتەوە تەشجیعی خەڵک بکەی بۆچی بۆ قورئان خوێندن و بۆ گرنگیدان بە قورئان. ئەگەر ئەتوانین ئەوە لە خۆشمەوە دەستی پێ بکەین و هەر ئێوەی بەڕێزیش بتوانین ئەم شەو هەڵسین شەو نوێژ بکەین و مناجات بکەین و قورئان بخوێنەوە بۆ تەطبیقکردنی ئەو فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. اینجا لە کاتێکا قورئانیش دەخوێنەوە بە خۆشوع بیخوێنەوە تەدەبوری ئاەتەکانی بکەین. اینجا بتوانین ئەگەر دەنگخۆشێکی برادرمان هەیە یان گوێبیستی قورئانێک بین کەوا بە دەنگێکی زوڵاڵەوە دەیخوێنێتەوە چ لە مۆبایلەوە بێ گوێبیستی قورئان بین و هەروە ئەگەر لە مەجلیسێکا بوو برایە قورئانمان بەسەردا بخوێنێتەوە یان خێزانت بەسەردا قورئان بخوێنێتەوە تۆش پێی بڵێ حەسبوکە الآن ئەوەندە بەسە بۆ ئەوەی تەطبیقی ئەو حەدیسەی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم. داواکارم لە خوای پەروەردگار قورئانی مەزن بکات بە بەهاری دڵەکانمان. خوای پەروەردگار وامان لێ بکە کار و کردار بە ئاەتەکانی قورئان بکەین خشوعمان هەبێت لە نوێژەکانمانە خوای گەورە عیبادەتەکانمان لێ وەربگرێ ئیخلاص و سەواب بکاتە عیبادەتەکانمانەوە. خوای گەورە لە من و لە ئێوە و لە دایک و باوک و لە خێزان و لە منداڵ و لە براو لە موسڵمانان خۆش بێ لەو کەسانشکەوە حەقیان لە لامانە خۆش بێ. خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدا. خوای گەورە پاداشتی ئەو کەسانش بداتەوە کەوا ڕێکخەری ئەم خولە بوون چه کەناڵی بانگەواز و ئەو برانیکەوا لە پشتی کامیرەوەن هەروەها دەستگای نووری حکمە کە هەڵساون بە کردنەوەی ئەو خولە. خوای پەروەردگار بەرەکەت بکاتە ئیشەکانیانەوە. خوای گەورە هەموو لایەک ڕزگار بکات لە ئاگری دۆزەخ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.